خۆبختان وخێر ئەزانم دەرەنگانە شەوە و تاپیکە ئەم دیبەیتمە نووساگە. ئەلبەتە ئەم ڕۆژانە من بە جەمنیشتێ لەگەڵ یارانە خەریکم تەدریسە ئاین کوردان ئەەکەم بۆ خوڵقاندنە ئینسانە سەروەرە کوردی. ئەمڕۆ بابەتێکی دوور و درێژمان لەسەر تەحلیل بوو، چۆنیەتێ تەحلیلکردن، گرنگی و ئەهەمیەتە تەحلیلکردن. بۆیە من ئەم خەبەرەم دەستاویزە تەحلیلکرد، نمونەیەکی باش بوو بۆ تەحلیل. دەرنەتیجە ئەوەی لەگرا ئەنجام ئەدرێت تەحلیلێکە لە ئیدامیە دەرسەکان کە بۆ یاران لە جەمنیشتە ئاین کوردان ئاکرێت. سەرەتاوە دەست پێ بکەم کە معمولاً بە حاڵەتە دیبەیتی یا مۆنۆلۆگی ئێوە ئەوێنن کە من مخاتەبێکم هەست و هێرشهای مختلف لە پشت گزارەهای مختلفی بێکەم. مەسەلەن کۆمەڵی سەفاتیان پێدەم، کۆمەڵی هەتکیان ئەەکەم. بۆ خاترەوەی لەگرا دەست پێ بکەین و وارد بووین بەم مەقولەکەی ئیسە بەحسیەکەم. مەسەڵەن من ئێژم ئەحزاب فاسد، ئینسانە فاسد. دیارە کە ئێمە ئەم وشەمانە بیستگە بەکاریشی ئەهێنین. لە زهنە ئێمەمانانە گشتمان فاسد جۆرێک مەعنا ئەداتۆ، بڕێک بەبارە ئەخلاقیە ئەیگرێت، بڕێک بەبارە ئاینیە ئەیگرێت، بڕێک لە بوارە عەداڵەتی ئەیگرێت. بەڵام لە ئەسڵا فاسد یا فەسەد یعنی تەرجیحدان، یعنی ئەرجەحیەتدان، یعنی بەرزۆکردنەوەی جوزء شتێکی بچووک لە کولێکە. ئەمە فەساد اتفاقەخە. یعنی چی؟ یعنی مەسەلەن لە حەوزەی خواردن تۆ خواردنێکتیری ئەم خواردنە ڤیتامینی واتیا، وزەی واتیا، مەعادنی واتیا بۆ لەش و بۆ بەردەوامکردنە ژیان شتە مناسبێکە. بەڵام هەر ئەمانەی تیانیە. گەرای جانەوەریشی واتیا، میکرۆبیشی واتیا، بە نسبەیەکی یەکجار کەم کە خەسار لە تۆ نادا. ئەگەر تۆ ئەو خۆراکە نەخۆی و ئەو لەحزە نەیخۆی بۆ تەئمینە ئەم کارە، ئەم خۆراکە دابنی ڕۆژێ دوو ڕۆژی بەسەر بچێ، ئەو بەشە باکتریە بچووکە کە جوزئێک بوو لە کل لە خۆراکەکە، هەموو خۆراکەکە داگرێ، دەرنەتیجە خۆراک فاسدەوێ. مثالێکی تر مەسەڵەن ئێوە لە بەرتیر خواردن و دزیکردنە ئێژن کابرا فاسدە. ئەمە بۆ معناسە کە تۆ لە دەستگای حکوومەتیەکە شتێکت هەست بەناوە خەیری گشتی، بەرژەوەندیە گشتی. ئەوەیشی کە دزی ئەکا شتێکی هەست بەناوی بەرژەوەندی شەخسی. بەرژەوەندی تەمامە ئێمەمانان بە سوورەتە شەخسی کە ڕەسمیەتی هەست، بە سوورەتە گشتی کولی ئەمە ئەوێتۆ بەرژەوەندی گشتی. ئێستا تۆ سەرپەتە جێگەیەک ئەدەیتە دەسە کەسێک و ئەو کەسە ئێشێ بەرژەوەندیە گشتی ڕعایەتکە. ئەو بەرژەوەندیە تاکە کەسی بەرزۆ ئەکاتۆ ئەیدا بەسەر بەرژەوەندیە گشتی. ئەمە فەسادە. مەسەلەن ئینسان لە لەشیا، ئەم لەشەی کە ئۆرگانیزمی بەناوە ئینسان دروستەکە. ئێمە تووڕەییمان هەست، عاتفەمان هەست، میهرەبانیمان هەست، لە هەمان کاتا دەستمان هەست، پێمان هەست، چاومان هەست، ئەبرۆمان هەست، دەستگای خواردن و معدە و دەستگای دەفعمان هەست. بەمانەوە ئێمە ئینسانین. هارمۆنیەک دروستەکە، کۆمەڵی ئتفاقەکەوێ من لەگرا قسە ئەەکەمتە کە ئێوە تێمە بۆ تێمە دەنگ. هەر کام لەم ئەجزا وەختێ لەگەڵ یەکتریا کار ئەەکەن، هارمۆنیە دروستەکەن کە منە ئینسان دروستەکەن. ئەگەر من بێم یەک جوزە لەم پێکهاتەی لەشمە بدەم بەسەر مابەقێ لەشم و فەساد دروزەوێ. مەسەڵەن دەسم بەم بە من مێشکمە، ناوگەڵم بدەم بە مل مێشکمە، بە مل دڵمە،
دائما من پەیمان حەیدەری بوو من ناوگەڵ ئەمە فەساد دروزەکە فەسادە ئەگەر من هەر بووم و مێشک ئەمە فەسادە چون من ئیستا مێشک کە جوزئێکە لەم کولە بەکارم هاوڕگە من خواردن خفتن هەڵسان پێکەنین چێژم هەمووی بڕیگە ئەمە فەساد دروسەکە هارمۆنیەکەی شێوان دەگە کەواتە وەختێک کەسێ ئەوێ تۆ حیزب ئەوەڵین اتفاقێک کە ئێخات ئەگەر ئەوەی مەترەحی ئەکا لە چوارچێوەی منفعەتە گشتینەوێت فەسادێکە بەناوە حیزب ئیستا ئەو جزئێک بەناوی حیزبی بە کولێک بەناو خەڵکی بەرتری داگە گەورە کردگە ئەمە شاملە دینیش ئەوێت شاملە ئەحزاب دینیش ئەوێت کە تۆ بەم دەسە بنواڕی پێ تۆ هەمیشە جزئێ بەرزەکەیتۆ و ئەمە ئەدەی بەسەر کولەکە ئەمە فەساد دروزەکە فەسادە هەرچیشتە دروسەکات کەواتە ئێمە تێگەیشتین بەحسەکە ئەخلاقی نییە ها دینی و ئیلاهی و تۆ کوڕە پێغەمبەری و من فرە قەشەنگم خۆم قرچۆ کردگەسە و ئەمانە نییە ئێستا متوەجێوین تەمامە ئەم چەمکانە معنایان هەست تۆ وەختی بە کابراژی تۆ ئینسان فاسدێکی یعنی تۆ لەناو وجودە ئینسانی تا یەک جێگەت کارەکە فقط یەک جێگە کە تۆ ئەوێنی مەسەڵەن من ئێژم تۆ معدە و مەعقەدە کارەکە یعنی تۆ نە قەلبە کارەکە نە دڵە کارەکە نە سەرە کارەکە تۆ هیچ کامەمان تۆ فقط معدە و مەعقەدە کارەکە کەواتە تۆ تووشە فەسادی چه اتفاقی کەوتگە کۆنگرەی ئازادی ئێرانیان خەبەرەکە ئەمەسە لە هەڵبژاردنە پێگەی مەرکەزیان لە بین سێ حزب کاندیدە سێ حزب دموکرات و پەژاک و کۆمەڵە کاندیدە حزب دموکراتیان هەڵ نەبژاردگە و هەناردگیانە سە مەرحەلەی دوو دکتۆر ئاسۆ حەسەنزادە انسرافی داگە پێیبەری خواردگە لە مەرحەلەی دواوێ خۆ با ئێستا لە مەنزەرە یاران و دانیشین بێژین حزب دموکراتیە چۆن قسەکە کۆمەڵەییە چۆن قسەکە پەژاکیە چۆن قسەکە با بێژین بە ئاشنایی بە ئەدەبیاتە ئەمان جامعەیە کە دروسیان کردگە مخاتەبێ کە هەسیان نوع عەقلانیەت و ئستدلالێ کە ئەیکەن چییە نوع استدلال دهاتی دووگم سکتیە دەروونخۆییە کە ئێمە فرە خاسین دنیا دژمنمانە نوع استدلالە مەسە حزب دموکرات استدلالە کاتکە ئێمە چوون نەتەوەیی فرن نەتەوەین یعنی ناویان حزبی دموکراتی کوردستانی ئێران نییە یعنی شاخەی کوردستانی حزب تودێ ئێرانی نەوگن یعنی عەبدوڕەحمانە قاسملوو جزء جوانانە حزب تودە نەوگە یعنی ئەمانە ئێستەیشێ دەکەشە ئێران نیەن ئەمانە فرن نەتەوایەتین نەتەوەیش معنای نییە ملەتێکیش بەناوە کورد مەوجود نییە ئەمە چیەکە ئەمە حفزە ئەوە ئەکا کە ئێشمان پێ نەگەیگە تڕۆنۆگین سوالە مەسەلە ئەوڵە بۆ دکتۆر حەسەنزادە هەنێرن خۆ تەبیعەتەن ئەگەر مەجلسە ئێرانیەکانە کەرەکەرە ناو موکریان خۆ نییە ئیشی دکتۆر بەهەنێری تۆ هەم لەهجەتەس و هەم ئەقڵە نییە و ئیشە کوچەواڵیەک بەهەنی سەرسیۆڵیشی تاشیوێ ئەوان وا فکرەکەن ئینسانە حاشیەی دەهاتی هەمیشە فکرەکە خۆی چتە گەنێکە مرکز چت خاسێکە نیچە ئێژێت بەردە هەمیشە فکرەکات خۆی گەنە ئەرباب خاسە خۆی گەنە ئەرباب خاسە ئەمە وت لە بیرتان نەچێ خانمە ناهیدە بەهمەنی زاهرەن تەکە ئاغای ڕێوار ئاودانانە چوبنەس قبول کردیاگەن وەلی زاهرەن ئیشی یەکێکیان قبول بکرێ یەکێکیان پس استدلال حزب دموکرات ئەمەسە هەر وتمان ئەم ماسە موویەکی واتیە ئیستا هەرچی لە کۆمەڵە و پەژاکیشە
تەبیعەتەن ناخونە ڕووکەیانە خۆشییانە حیزبی دموکراتمان تێ هەڵدا بەخوام دیهاتیە نەفامانە. مەسەڵەن لەبیرتان تێیتر ئاسۆر حەسەنزادە هاتوو قسە بکە شوری کردو ئێستان من کوردیە بەس بە کوردیان قسەم دەکەم بعدی هەڵگەڕیەوە شما وەحشەت زەدی ئەرێ وەڵازیقمان کرد بڕە ڕۆچی و چەکەی درۆژنی و چی ما وەحشەت زەدیم خۆتر پێی کێز عێراقە تۆ تەرمیناتۆرە مەرحەلەی ئاخری بە کوردی قسان دەکەمیش مەسەڵەن خەیلی شتە عەجیب و یەک و ئەمە تۆ زەریفگیان ئەم گشتە عیلم و منتق و دانش و کاریزما و ڕێتۆریک و ئەمانتە لەکوێ ئاورد؟ خۆ ئەمانە مەدە نەزەر بگرن چون من گەرەکمە ئەمە تەحلیل کەم من تۆهین ناکەمە کەسێ گەرەکمە تەحلیلی کەم ئێوە فێرە تەحلیل بوون و ئیسکە ئەمە خۆراکە ناوخۆیی پەیاکە توی ئەدەبیاتێک دەست تو دەوڵەتە ئێرانی وەحیچە حساو ناکە بزانەیژێ ئامینێ و لەیلێ شەڕیانە لەسەر چەپکێ ڕەیحانە بۆ خۆم تەعجوب ماوم نازانم خەتای کامیانە ئامینێ و لەیلێ دوو خانمە زەریف لەسەر جوانی خۆیان و چەپکێ ڕەیحانە بوو جوانی خۆیان خەریکن شەڕەکەن دانەیە گوێلەک لە دوور و ویسیاگە ئەم دووژنە هیچ سرنجێکیان بۆی نییە هەر مهم نییە وا لەم دنیا ئەمیش دڵی واوە هەرتکیان و ئەوانیش وەگوو حساوی ناکەن ناتوانێ بڕیار بە حەقوە کێیانە کەسیش بانی نەکردگە بۆ داوەری کردن ئەمە حکایەتە ئەم ئەحزابەسە وەختە گیانی دەربێ بچێتە تاران وەختە سوێی بێتۆ بچێتە تاران وەرێ دائیمەنیش ئیژی بەخوا ناموێن لەبەرەوەی ئەزانێ نایوەن چون نەوا لە حەدیە نەخۆیشی وا لە حەدە ئەوە دائیمەن هەڵگەڕێتۆ بۆ ناوە ئەوانەی خۆی بێژێ دیتە ڕاستمان کرد ئێمە ناوەن ئێمە خاسین کە نامانوەن ئێمە نەتەوەیین هەر بەم ڕاحەتیە ئەوانی تریش ئێژن ئێمە دیتە چەپین ئێمە فارسی قسەکەین و ژیرین و حەزمان پێکەن و قسەی قەشەنگەکەین ئێمە ئەوەن خۆ بە ئەمە تەحلیلکەین دانەیەکی تریش چووگە لەم چڵکاو خوەر و خۆوە ئاکادمی زان و زوانم و متودی کە دانشگاییشیانە واتیە مەسا ئەو چەمەنارە ئێستا ئەوان نەخدەنووسی مثلا نەخدەنووسن بە سازوکارە ئینتخابات ئێوە معلوم نییە کێشە هەر حیزبێ چەنێکە بەڕاستی ناکرێت تاریخی حیزبێک ملاحەزە نەکری بەڕاستی ناکرێت بەشی کوردی گەورە ملاحەزە نەکری ئەم قسەی شەکەم ئاغایکا گویا من فرج سرم ئەوێ تۆ ئەمە دەستور و سازوکاری هەس و نۆع عەداڵەت و داڕشتن فڵانی واتیە ئەمە یانی من سرم ئەوێ تۆ ئەمە پەنج قەران ناژێت چون تەمامە ئەمانە جواو ئەدرێتەوە بەڵام ئێستا با من بێژم پێتان هەلا وڵوتم ئەم فاسدانە بعد وتم منزورم لە فاسد چییە منزورت ئیشی بزانی لە فاسد چییە بزانە تۆ مەجموعەیە ئینسانت هەست ئەم مەجموعە ئینسانە کولی نەگرتگە یەک بەشە بچووکی گرکە بەشە بچووک ئەوەسە خۆم بمێنێم و خۆم بەناوە حیزبەکەم نهادەکەم بمێنێت و هەر ئەمەی ئەمێنێت و بووگەسە مەحەل بەقا من کافیە هەر کارێکەکەمە متفاقە بکەفێ نە ئەوەی کە ئەو ئەعزا مهمن نە یە پوڵێ تێت ئەم ئەعزا نەگەهداریەکە ئەم پوڵە بێت هەمیشە بێت ئەمانە کە ئەم وەزعیانە بوم بە هیدروژینی بیتە دەستیان و لە هەرچی شەڕە ئەدۆڕین ئەمانە کە ئەمە وەزعیانە وەزع عەقڵیانە شعوریانە عەزیز ئێوە فکرەکەن کەسێ مەدرەکی بوێت
کتاو فرە بخوێنێت و دەیتا بکاتە زەهنی توانە ئانالیزکردنی هەز شتێکی بەناوە هۆش هەز نە ئەمە لە بهترین حاڵەتە دانەیە مێمۆریستیکە کە سوال ئەخاتە ناوە زەهنی ناو ئەخاتە ناوە زەهنی ئەڕوا ئەگەڕی جواوەکانە دەزێتەوە ئەم ناتوانێت دانیشی خۆی فکرکە خۆی فکر بەرهەم بێنێ خۆی خەیاڵ کا تەخەیولی بوێ تا بزانێ وەختی دەیتای پێ ئەدەن دەستگای اطلاعاتی دەیتا جەمەکە ئامار جەمەکە بعد کەسی ئیشێ ئەم ئامار و دەیتا ئانالیزکە کەسی ئیشی کاربوردی بکە بەکاری بێنێ تا سیاسەت داڕژێنێ تا بزانێ ئەم قسانە ئەیشنەفێ بە چ دەردێگەخوا خب بۆ من لە ڕۆژە ئەوەڵ وتم ئەمانە مەوجودات فاسدێکن ناکرێ کورد بەردەی ئێشێ سەرێکی بۆ دروستکەی ماشینە ئیمزایەکی بۆ دروستکەی ئیمزا بکا بەناوە کورد وا لە بیرتانە ژینا بازی گوزارە بە دموکراسی جۆرج تاون وا لە بیرتانە ئەم کارانە ئەیکەن کۆنگرەی ملەتیایە فدراڵ ئەمیشە بەناوە چی ئەفرۆشنەوە بەناوە زرەنگی دێبابین ئەمە تحلیلکەین کابرایەک هاتکە بەناوە مەجیدە زەمانی بەحسێک مەترەحەکە بەناو ئۆپۆزیسیۆن سازی و سازماندەهی ئۆپۆزیسیۆن ئێرانی ئەمە بەحسە ئەوەڵێسی بەحسە دووەمی ئەمەسە ئێمە ئیشەی نەهاد ڕێکخراوە دروستکەین ئەمانە یعنی ئەنستیتۆ دروستکەین طبيعة ئەنستیتۆ لە جنسە سیاست حیزب دروستەکە خەریکە حیزب دروستەکە هەر حیزبێک لە خۆیوە دروست ناوێ حیزب سەرە کاغەزە ئەلەکیە ئەحمەقانە هیچوەک جواو ناتۆ تۆ ئیشێ ڕەوەندێکی مێژوویی لە چۆنیەتی داڕشتنە گەرا تۆ چۆنیەتی وەچکێشانی گەیشتن بە ئەملاو ئەولای تا نەتیجەی حیزب ئیشی بتوانی گزارش بێ کە تۆ یەکشەوە لە دایک نەوگی هەر حیزبێک ئەم ڕەوەندە تێی ئەکات تقریبا ئیشی بووی دروستکەن خب ئاسانترین ڕەوەندێک کە ئەمانە بتوانن شناسنامە بە حیزبێک بدەن چییە ئاسانترین ڕەوەند ئەمەسە ئەو مێژووە کە خۆم پێیا ناچم و دیگەران پێیا ئەچن مێژوویە ئەوان تێرم ئەیدەمە دەمە خۆم پس یە ئەیدە مەوجودن بەناوە فعال سەرشناس سلبریتی سیاسی منتەقد کۆنە دابڕاو لە مبارزەی سیاسی یە ئەیدە ئۆرگانیزیشن و سازمان و حیزبیش مەوجودن من چی ئەەکەم من گەرەکمە حیزب دروستکەم گەرەکمە مێژوویەک دروستکەم من ئیشی چی بکەم من ئیشی قاو کەم لەمانە بانگیان کەم جێگەیان بۆ دابنێم لە ئەوەڵیشە وترمە تەکەسر و تەنەوع ئیشی بین ملەتە ئێران دروستکەین بەهانەی قەشەنگێکە تۆ بە بەهانەیەک ئیشی بیتە دەرەوە مەسەڵەن تۆ گەرەکتە دوای جەریانە یەک دەستبوونە دەسەڵات لە جمهوری ئیسلامیە لەسەر ماجەرایەک هە ساموئێل هانتینگتۆن کتابێکە نووسێ بەناوە پایانە تاریخ ببەخشن جەنگە تەمەدونها ڕۆژێک گارۆدیە لە فەڕەنسە تێت شتی دروستەکە بەناوە گفتوگۆی تەمەدونەکان توتی لەژێرە ناوە دیسکۆرسێ بەناوە ئیسلاحات بە شعارە گەڕانەوە بۆ یاسا کردنەوەی فەزای سیاسی ئازاد سیاسی تەحەززوبی بەر ئەساسە قانونە ئەساسی جمهوری ئیسلامی ظاهرەن دیسکۆرس جدیدێکتری لە زەمانێکا کە لە ئەمریکا
بحث جنگ تمدن اکانه کنو قطب ام تمدن تزاد تمدن اسلامی تک تمدن مسیحیوی ناگهان توتی تحت ناو اصلاحات الداخلي ديسكورسي كي جهاني بعنوان نوينر جهان اسلام خود جي اخي وايكيتا گفتگوی تمدنها جائسته للدورو برا ام حركتك ايش دو شقيش بخويتو چوار دانش جوشي ليه بخيتا خوارو تا نحزت دروسكي لحول اما ورده شروع كي بدروس كردن حزب جورا وجور اما يستويتو صاحي وميجويك روجي بودروسكي حماسي دوي خرداد شركة آحاد 20 مليوني اما دروش مكيسي اما الشعار الجهاني كيسي اما كردنوي دروازة كانيسي بس تو آلقرا للروان ديكا تحت ناو النغدو نغد برا بردو شتا جديدي تيري تدرو بس تو لخوتو ناتواني حزب دابني خب استا كسي قرير لإيرانا قريكي سربتو قدرتي ودسوي خب تو حزب تمدن النوين اسلامي تحس حزب اهد ايران تحس ناگهان لخارجي شادانه چوبی کومل سلطنت بازی شلوی تیار کرده آماده است دانه کتیری بناو مجید زمانی ایجی استبرو هرچی سبوسوتگ جمهوری بازو وردگی جارانو فعال حقوق زنانو چوزانم حسون زیری نسبیریان اوتم حسون زیری نبایسش که توضیح بم نگرم دیسان امیشه توضیح بم که ایو بزانن امانه توهین نیان ایمه سواد من نیه من امریکا ایجمی سوین دخوم یک نفر نه للاو کرده ایزانید نه ایرانی ایزانید و نه اکثریت اوانه که خویان به هموسکشوال ازانن بو پرچم هموسکشوالتی حسون زیرینز ازان بو رنگین کمان قوس و قزح چی پیجن حسون زیرینه ازان بو اوسه لابد ایو فکر کن چون امان نرمونا سکنو رابطه جنسیان هز اما الزریف و پمیه ایدنی وانیه دلیلکی یک چت مذهبیه دلیلکی توفان نوحه لتوراتا لتوفان نوحه که خوا نسل بشر لبين اوات بلك زيرينه ونوح نارحت اويت خوا وعد دا پشیمان اویتو لکشتن بشر وعد دا بموسى بالنشاني حسون زيرينه كايتر بشر لبين ناوا جامعي غربي براساس متون مسيحي يهودي وقت قريكي سي بيجي اما فعالين واو كسانيك رقزي تر لجنسية حزبي اكن ايتر نايان كجين سويند اخوين اهانيان ناكين دريان ناكين وكو خوا غار غزبيان لي بقرين سويند اخوين حسون زيرينكي خوا كبون نوحي دانين بو اماني دانين ايسا متوجبين هرچتي لم دنيا عزيز جان خوين دنوي خاص خوي قرك خو لحيشكو يكي ترى من نايجن بوي تو وقتي كنها كلام من نافهمي اواني كايشنا فيه باندازي الذهن فاصد خوت برداشتي ليكي السببين اما بقرين له مگر مجيد الزماني نيوت من نهاد دانيم نيوت باوتي من نهاد دانيم وتي هاتكي نهاد دابنين مگر نيوت وايوت خو تو بعنوان تو يسير مشت حزبي كاريكنيه يبفوري قدري بيان بتكير وقت بي ماشيني امزاكي امزايكي لهركو يكا بوري باش اكن باشي تو ادن تو يجعلو خو ايقري شغلة دمسا بعد شوار دانا ترحات اديت الدمي وخراك الناو خوي وفزاي اقلية ككزنا يخبتو بقريت الخنجلية چه بيكاري قال لقراك بورتد اكريتا علاقة اشي جوابيتو چون يسال نمرامر بجاك دوران دكتو كومالا دور رياقي نوين ركن نامر غوبوغا وزن حزبيشتيان در نظر نگرت إرادة أولت كسي كغريكي حزب دابني كيشة دروز ناكا دولتي دانن ياغا حزبي دان ياغا وقتي بانقد اكا ايجي بيبو كونجري حزبي ديمقراط حسابي يك نفر بوكا
أو حزب داني حزب أندر حزب أندر حزب داناني ها أما يك لا حزب الديمقراط يك نفر هنيدي دو سهم بندي ناكالقرا إما كارمان أمسه تنوع وتكسر مردم إيران بويني دقر باشا جنسي تمام اللايف ستايل هاي زندگي أقلية هاي الديني أقلية هاي قومي بيوينين درقا كراوس دعوة نامه من بوغش كسي هناك دقا لقرا دم توي بس دقا قشتي بانكر دقاتك توش بعنوان حزب أقر كيش بوايا أقر قدرت بوايا نأهاتي تأقرا تو پل دوی هات کی تگرا تو هات کی بو من حزب دروسکی منیش پول آوکو پول بلیتکتم داگه من تو بانک هات کی تگرا من بم نتیجه گیگم که ایشی ام کنگره دابنیم ارباب منم تو هات کی تگرا ایجی میوان کره سعی مالا اما نکته اول تو مشیه بتخونده تو اما تو چون گورت یانیه إليتني آئين كردان نازاني إنسان سرورني دانية حارياق معمولية منالنا وخياباني أقل دوال سطح إنسان صادق زندگي دهاتي كيز وأزاني تأريد ديقة دي وخلقك كل مكريان ودي حاتكتان لبيران شار وتزاني شو مدى تاراني أو فارس سقبابانه وعجمان سقبابانه كربا بكاوي كاول دانيشه بلمكه ام حارياقي حاشية او نميره برو بلمكه كابرا حزب بخويداني بو تويداناني وزوان كردي اوامانه اجي كركت بي اجيد شايتو مانا كت بي تيريد تو مجبوري كرك بجي زاني بو لبروي تو اگر امكانا نكي حيشي تدنيي تو اشي واترافيان ودورو بيجي ايما مهمين احال سطح كونغرا براي ايران ايما بانغا كان ايما مهمين اها ايما بين رياقين كاوش داني تارانيه دست الدولة ايراني واوليغارشي ايراني تكانيه دا توي قاو كرقا 1 مليون پوند شو بتجيري استك اتفاقي لك استك جري كيسي حزبك دروسكا فيلم برداري كردقا سخنرانية تكبتكتان موجودة شبلكان موجودة ككتاكتانة او كار خوي كرقا سخاوة خوي نشان داقا جيري خوي نية مثبت خوي بو دروس كردن تكسر وتنوع باش ترينا كان كاستحزبك يعني بيت دروسي كرقا لقراشة تبعة ديمقراطية إما تكسر وتنوع كبار رسمية أناسين ديمقراطية نظر انتخاباتية نيو بعلاوي يكا سهمية بندي تبعيز مثبت موجود نية قشتي بين رياقة دورة أول تمام أواني وفكركي بتشبرون رودارن نام مرغوبا نام مطلوبا تيان هالبيان كي تدرو دور دو مش بقية كي تدرو من وموقعك منو معك كوانا بيكنا اما وسا وقتي وتم ايران بازي كان الرون كل كريوي كتير نو دميانا امزايان بيكن بناو ايمي كل توابي كان مشتي انسان شكست خواردك داخ كرياك بحقارة هاي دروني وأنواع وأقسام أغدها أقرينو لا يخوان أجين بخوارين تاراني بام داستان خوشي كتابو بيشم أقل للج من يقورن من مجيد زماني وم فكرة كان لبين ناهيد بهمني والريوات أو دانان كي انتخابك فكرة كانت انتخابك ومن أقلية إيراني بناسم وأوشتيك توزيح مداد المورد أمن هذا كقرار الدروس بويد أي ناسم فكرة كان بين الناهيد والريوار أو دانان كي هلا بجيرم
من قەسەمە خۆم ئەکسەر ئێوە وتان ناهید بۆ چون لەم فەرهەنگە دنیای غەرب و لەم تەبعیزە موسبەت و ژن و ژنی تێخەین ئێوە فکرەکەن ئێرانی دەسەوا ناهیدی تێخا وەلی من فکرەکەم من وم ڕێوار ئاودانان دانێم سوال بۆ ڕێوار ئاودانان دانێم بۆ خاتری ئەوەی کە من یە قیافەیە عەجیب و غەریب مۆزحەکێ ئیشی وە ئێران نیشان بەم کە خەیلێ نیشانەدا خەیلێ کوردە کە نیشانی بدەم من واقعا تەنەوە و تەکەسورم دەرنەزەر گرتگە و واقعا هەرکە هەرچیژی قسەی پەنج خەران ناژی خۆ ڕێوار ئاودانان سیۆری وە لە تا ئەگرا ئەوەنەوە و کەژووکیەوە و گەسە بوو گەسۆ مشتی ئەسقوان لەو کوردهایێ خڕخڕەتەمی بڕەم لەم فیلمانە هەکا ئەمە نمونەی بارزە تەسویرە کورد قەومیە سەر کەژە و تەداعی کنەندەی کوردبازیە بۆ ئێرانی 50,000 دانە کەنیشکە زەریف مەکوش مەرگەمای گێلەگێلکەرە کوردی تێبخەن ئەم تەسویرە ناژی چون من لە عەسڵا نەمگەرەکە گوو بەمە دەسە ئەمان من گەرەک من نیشانی بدەم من کارەکەم کردگە بە باشترین شێوە تۆخترین شێوە نیشاندان تەسویرە عەجیب و غەریبە یەک بەرازە سیۆری وەرگۆ من ئەگەر ئەم انتخابە بینە ناهیدە بەهمەنی و ڕێوە ئاودانانەوەی من دەوڵەتە ئێرانی بناسم من ئەو کاورا بناسم من وەم وە جێگەیان من ڕێوار ئاودانان دانێم هەر لەبەرەوەی وەکو مەیمون نیشانی بەم سابەتی یەکات من هەرچیەکم پێژت پێم لالکێ ئەمە سیبیلاشتا اینجاست ئەس خیابەش گۆهمی بارە تو کوها مثل بوزە کویە چووگم خەتەرناکترینیان ماڵگا من تەعسوبم نۆگە خەتەرناکترینیان ئەسڵحی هەست پیاگە سیۆری والاگرا خۆ دیکتانەمە کوردەیتر پس دەورە بعدی هەم دەورێ ئەنتەرگەردی ڕێوار ئاودانان ئێشێ بکەن ئیسا یەکێکی تریشیان ئەو تەکەن نایشیان خەنە دەرەوەها لە دوور و دائەنیشی لەسەر سەندەری چەپڵەمان بۆ لێدەی ئەمیش نییە وەختە دڵی بتەقەیە کەرەکەیان پێی گاگە و شای تومانەکەیان پێ ئاوردگە و ئیشتەکەوێتە تەڕەتڕکە و سەحمی مارانە دادی و مابایەت دەرینجا فێدرالیزم بگیریم و چراو بە شێمانە دادی ئەویشیژی لە خواردانیشە حەپەمەکە لەگەن دموکراسی و دەنگیان داگە و قسەتان کردگە و تو ئیشیدانیشی چەپڵە لێ بێ ئەمیش دڵی نایە بێتە دەرەوە ناتوانێ بێتە دەرەوە ناتوانێ بێژی غەڵەتم کرد تێ ئێستا کوردبازیەکەوەتە بەڕاستیەوە دەبێ کوردەکان کێشی خۆیان هەبێ کێشی خۆیان ئەی کاتۆ بەهانەی و کێشی خۆیان بێتەوەی پەشەکشەکەین کێشی کوردەکان نەبوو گەرەکی بیخاتەمە لە کورد تۆ ڕۆژە ئەووەڵ مەگەر نەدەزانی تو دانەیەکی ئەتزانی بۆ چوویتە ئەوێ لەبەرەوەی ئەم ڕۆژەفە بۆ خۆت دروستکەی قرب و قاڵە لەسەر بکەن و باسی لەسەر بکەن گویا تۆ مهمی ئەم ستون تا ئەو ستون ئەلفەرەج تۆ خۆت ئەزانی زەربگێ پەردگێ تۆ ئەزانی ماڵە هیچێک نییە نە ئەستراتیژیستی نە سیاست مەداری نە پلانت هەست تۆ تەمامە قسەت ئەمەسە زەریفگیان بچیتە سەر سندووقە ڕەئی لەسەر سندووقە ڕەئیە لە ئێرانە دۆڕاوترین جریانات ئێوەن دۆڕاوترین جریانات ئێوە بە سندووقە ڕەئی لە کوڵە سووچە مزگەوتێکیشا دەرناین ئەم ئەدا و ئەتوارە سندووقە ڕەئیە بۆ تێری بەچی تۆ بە کاردانی تۆ بە کارنامەی مشعشع مدیریەتی تۆ بە پلان و بەرنامەهای تۆ سەعەوە گەشانەوە تۆ بابە تو فکرەکەی من بەشم گەرەکە کورسیە بەن ئوستانداریە هەم کورسان بەنە من کەسێ لە کورسان نییە تۆ ئیستا لە بینە 4 نەفەرە حیزب دموکرات کومەڵە تۆ لە بینە 400 نەفەر بە کارگەردانی مەجید زەمانی هیچی نییەی لەگەڵ کێ ساحێوە ئەم حیزبەسە مەجید زەمانی ئێوە وانە ژیرە کێ ئێوە وانە ژیرە کێ ئێوە وانە ژیرە مەجید زەمانی ئەرباب کێس مەجید زەمانی ئەم حیزبە کێ داینیاگەن مەجید زەمانی ئیدەی کێس
مەجیدە زەمانی ئەو ئاوە وانۆش گیانت کرد کێدای پێت مەجیدە زەمانی نان و نەمەکە کێت کرد مەجیدە زەمانی کێ فیلم بەرداری کرد تەلەڤیزیۆنی بۆت بان کرد مەجیدە زەمانی ئەمە هێنە مەجیدە زەمانیە هەنە خۆیەسی ئیدەی خۆیەسی تەرحە خۆیەسی مەگە تۆم تە نەزانی وەختە تۆ ئەمە حاڵی دەوێت ئیستا زانی دەورە ئەووەڵ حیزب دموکراتیان دەرکرد ئیستا داستانەکە تماشاکە حیزب دموکرات دەژێ چێشی کوردی نیە تیادیان مەکریاوە نە کۆمەڵە ئەڕواتە دواوە نە پژاک ڕواتە پژاک وەختە گیانی دەربێ پەکەکە خەریکە ئەڕوات و پژاکیش هیچ ڕەوایەت جەدیدێکی نییە نازانێ بەو کەژ و کێوە چی بکە وە پەلەپەل گەرەکی خۆی بلکێنیەوە 6 نەفەرە و وەم کۆنگرە و وە کۆنگرە بەعنوانە ئۆپۆزیسیۆن کەشدار و مەریز خۆی نگەهداری کە بەو کەژ و کێوە تا بەرادرانە ئێرانی حیفزیکەن خۆ با بزانین ئەم سێ حیزبە وانە ناو گروپە 6 نەفەرە ئیستا هاودەنگ تێنە دواوە بژن کورد کێشی نییە نایکەین قەورە باوکتان وەکو ئاڵبومەکانە زەماون بۆ ئەکسی کاولایانە دڕی ئەکس ئێمە لە فیلمەکانە بدڕن و ئەڕۆین ئێمە نەختانەکەین و چوار بەردیش لە پشتە سەرتان فڕادێت ئەم ئەتفاقە ناکەفێ تا حیزب دموکرات ببێت چون چشی کوردیاندا ئەوانیژن حیزب دموکرات دۆڕیاگە درووەکە چون دۆڕیاگە و نامەربوو و ناومەرغوو بووگە و ناشرین بووگە نوێ نەرەکەیان دەنگی ناوەرگە کاکە دەنگی ناوەرگە حەزیان بێ نەکردن نە درایەت و نە سیاسەت و نە کیاسەتیان دیگە ئەمان لە کل لە داستانەکە من وتم چی ئەوێت وتم ئەمە لە ئەسڵا دەوڵەتە ئێرانی ساختارە کۆرپۆرێشن دەوڵەتە ئێرانی بە کانونهای قودرەت هەر ئەو وەختە لەبیرتانە بەر لە ئوخدودە خاموشی کوژی و ماجراکانە دەیمان من هەم حەزبە ئێرانە نوینە ئیسلامیم وت ئەمە فڕەدانە بەداهاتووە پەرتابە بە ئایەندەس حەزبە ئەهدە ئێران پەرتابە بە ئایەندەس دیبەیتەکانی مەوجودن ئەمیشە دانەیەکی تریانە ئەمەی مەجیدە زەمانی دروستی کردگە چووگە 400 نەفەر چهرەهای جۆرا و جۆر و دەستجۆریا و مەجووریای هاورگە و گشتیان ئیمزای ئەکا مەرحەلە بە مەرحەلە ئەیان واتە بەرەو مەرحەلە بە مەرحەلە مەرحەلەی دووەم ئەمانی تریش دەنگ نایێرن ئاغا دەنگ نایێرن خۆ ئەمە ناوێ حیزبی دموکرات نیە بنووسی ئاغای مستەفای هیجری 4 نەفەر 5 نەفەر ڕەفیقە خۆت بخەیتە ناوی بێژن مستەفای هیجری لە سنووق بێرنە دەرەوە نایتە دەرەوە چون نە بیاقەتیت هەست نە کێشت هەست نە وەزنت هەست نە عەدەدێکی نییە خۆتیشە زانی بۆیە وە پەلەپەل ئەچیتە ژێرە چەترە مەجیدە زەمانی تاوە ئێمەمانان بێژی بنوارن های های من مەوجودم مەسالێک بەم ئێمە یارانمان لە ناوخۆ ناتوانین بێنە کڵاپ هاوس کڵاپەکەمان تۆزی نسبەت بە جاران هاتکەس خوار و بەدلی بەشداری نەکردنی یارانە ناوخۆ ئەم ئەحمەقگە لە حیزبیە تەحلیلیان ئەمەسە مەڕۆن ئەمانە نەبینرین شەکەت ئەون ئەڕۆن ئاخیزە کوردەوارە سەر بەخۆیش ئەو کەسەی کە خەریکە شەڕەکە ئەکا من دەنگە یارانم منم من 1 نەفەر دانیشێ 5,000 نەفەر دانیشێ 5 ملیۆن نەفەر دانیشێ 5 ساعت 10 ساعت قسەی خۆمەکەم بێ ئەوەی بۆڕێ مەتڵە بە خۆم ئێژم ساعتە 12 شەو بۆ مهم نەوەک مخاتەبە زیان نییە کردم و قسەکەم کرد ئەگەر هەدەفە تۆ لە ئیزۆلەکردن ئەمەسە کە تۆ نایی من شەکەت ئەوم ئەڕۆم من ئەزانم کوێ ئەپێکم و ئەزانم لەکوێ کار ئەەکەم بە هاتن تۆ کە بە نەزەرە من هیچ مەوجودە مهمێک نییەی نە دەنگی تۆم گەرەکە نە نەزەر تۆم بەلاوە مهمە نەگەرەکمە تۆ جەزب بکەم و اتفاقا تۆ زەرەر لە خۆتە دەی لە مەسیرە ئاگاه یا قەرار ناگری هەر بۆ خۆت گیر بووی لە ژیانە ڕۆژانەتانە بتوانی دوو لقمەنانی پێدەربێری بتوانی 4 کەنیشک حەزە پێ بکەن بتوانی 2 کوڕ سرنج 2 کوڕ بۆ خۆت ڕابکێشی ژیر بووی و دەرتیە خوار مشک دیە کردو من شەکەت ناوم چون من مخاتەبم تۆ نییەی
من قسە ناکەم تۆ جەز بووی بۆ من بێ چەپڵە لێ بێت، تۆ چەپڵە لێ نادی، تۆ ئەوەنە ئۆغدەیت بۆ خۆتی چەپڵە لێ نادی. ئامینی و لێلێ من کارم ڕواتە جێگەیەکی تر، کارێکیش کەیکەم ڕواتە جێگەیەکی تر. تۆ تحلیل اشتباه کرد، بووی تو لە حەولامی کە نیشان بی تۆ هەچی و مەوجودی تو ناو دوال ناوبانگا خۆ دەخیتە ناو ئەوە، خۆ دەخیتە ناوە ئەوە تا بتوانی پولەکە بێت حیفزی کەی. عەزیز تۆ قیمەتت 1 ملیۆن دلارە، فاسدی، جزء بەرکل تەرجیح داگە، فاسدی. شتە فاسد ئەگەنێ ئەکەوێ هیچێکی پێ ناکرێ، هەر ئەمەسە، هەرچی لێ نایەتە دەرەوە، هەر ئەمەسە. جاوێسن ئەم دوو تریشە بڕە خۆن ئەیان خەنە دەرەوە. مەگەر بۆ خاتر ئەم قسانە من کردم ئەم شۆ ڕێوار ئاودانان دانە نین، وەگەرنە وەگیانتان انتخابیان ڕێبوار ئاودانانە. تکرار یەکەمەوە لەبەرەوەی قیافەی بلاهەتە کوردی لێ ئەڕژێت. تۆ گەرەتە کورد ئەبلەه نیشان بێتر، کورد لە نەزەرەوان ئەبلەهە. باشترین نوعی وەسە سۆڵی کردۆ دەسی دەمە قۆپانی کردو سپی و لەهجەی هەسو وا لە ناو کەژوکی و ئەشکەوتاو لە خۆی فیلمی گرکە و ئەمە مەدرەکێکە کە سابتێکە تۆ هیچ تەبعیزی قائل نەوی. خەتەرناکترین نوع کوردە هاوردە، گەمژە و پەخمە و عەجیب و غەریب و ئیشی بوزینەس بیخێتە ناو قەفەس خێر خەڵک سەری کات. تۆ فیلم سینەمایی دروستەکەی بەحسە زندگیە پیچیدەی ئینسانە کورد لە ناو شارە ناکەی، کاتێ بۆ مەستی ئەسپەکان دروستەکەی. ویسکی ئەدەیت و ئەسپ و سەختایی و براڕ و کنیشکەکەم ناوە ئەیدەی وەشوو کاوراوە سەر هەڵمە گمێز و باسە دڵداری ئەکاو. کێسەڵەکانی ژەفرن باسی تەجاوز و کنیشکێکی 9 ساڵەس و تۆ ئاوا فیلم دروستەکەی. ذهنیەتە تۆ ئاواسە دەرمرد وها ذهنیەتێکت بۆ کورد دروستکە، ئەنتەرتەرین، ناشرینترین، بوزینەتەرین شکل و شێواز کە تۆ بتوانین نیشانی بێ کە ئەمە ئیتر فرە کوردە و خۆیەسی خۆدە جنسە ئەوەی نیشانیەتی. منوم ئەو کارەکە، منوم ئەو کارەکە. من دەرس گفتارم دانیاگە دەسم نەوەسیاگەس و ئەڵەیانە بینەر و یوزەر ئاڵۆشە ئاخرە شەو دەسی پێ کرد. دێخۆ لەو ئیقلیمە کوردستانە وارداتە دیلدۆ ئازادە ها. ئەم ماجرای کۆنگرەیە ئێرانیانە تەماشاکەن، ئەمە ئاخر و عاقبەتیانە بۆ دەوڵەتە ئێرانی. فقط لەبیرتان نەچێ ئەوەی ئەمانە دروستیان کرد نابودکردنی جیهانی کورد لە بینبردنی تەمەدن و کوردان بوو. هەموو مێژوومان، هەموو حەقیقەتمانیان بۆ معدە و مەعقەدیان فرۆشت. ئینسان وەختی کەرامەتی نەوێ لە هارمۆنیا نەوێ وای لێتێ. با من داستانێ تعریف کەمەوە، من ئێژم ئاینە کوردان داستانێ تعریف کەمەوە بفهمین لە ئاینە کوردان. تەمامە ئەوەی کە ئێوە پێی ئێژن مدن، تەمەدن، ژیار و حەزارەت، یعنی چۆنیەتیە، گرتنە، هاوکاریکردنە نەوع ئینسان لەگەڵ یەکتریە لە کاتێکە لە سڵح بن، ئازاد بن و هەموو دەسەڵاتێکیان هەبێ. ئەمە پێی ئێژن تەمەدن. لەو ڕۆژە بەشەر ئەقلانیەت بگرێت بیری لێکردەسۆ کە مەوجودێکی کۆمەڵایەتیە. بۆیە تۆ ئەم جیهانت هەست، مەسن جیهانە مەسیحیت هەست، جیهانە ئاسیایی، کۆنفوسیوسی، بوداییت هەست، ئەحیانەن جیهانە ئیسلامت هەست.
تۆ ئێشەی جەهان و کوردیشت بوێت ئێمە جەهان و کوردی ناناسین معمولاً چیرۆکێک کە چیرۆکە کاملوێ خەڵک حەزی پێیەکە سەرەتایی بوێ ئینتەها و پایانی بوێ لەم سوورەتە کە کورد جەهان ئەخوێنێتەوە و جەهانی خوێندگەسۆ کورد ئەوەی کە پێئێژن کۆزمۆس پێئێژن خودا پێئێژن سان بە هەر بابەتێکەوە کە بۆ یەکی ئەیدەی بە میترابازی حەز بەم شتانە ئەەکەی ئەنچێ کە پێئێژن سان خودا دۆڕ ئەوەڵەن لە نەزەرە کورد کەیفیەتە شەخسیەت نییە دووەمەن لە دەستپێکا هیچ شتێک نییە بێجگە لە بێدەنگی خدا بێدەنگیە سکوتە لەم دووە لە سوورەتە فەرقەیەکەی کە ئیگۆڕن ناوەکان ئەگۆڕن ناوەکانیان گۆڕیگە تۆ ئەتوانی ئەمە لەکوێ بدۆزیتەوە خدا بۆ خاتری ئەوەی بتوانێت جەهان حادث بکە ژیان دروست بکە خدا چون کاملە چون تەواناس چون هەتاهەتاییە چون قەدیمە ناتوانێت خۆی بزواندن imagination و creativity بکە ئەمە ئەفلاتونی شێژێتی دەن نەتیجە خدا لە خۆی تیکەیەک دەرتێرێ و لە دۆڕ تێتە دەر ناوی پیر بنیامینە ئەمە زاتە بلورە خود زاتە خوداست ئەما خودانی خدا خیلی گەورەست بەشێکە لە خدا وەلێ بەش خالصە خداییە ئیستە ئەم بۆ خاتری ئەمەی کە بتوانێ ژیان دروستکات سێ پیری تر دروست ئەکات ئەمیانە پیر بنیامین پیر داود پیر ڕەمزبار یا ڕزقبار پیر موسا ئەم سێ کە دیسانەوە لە زاتە خداوەندن بوون و چوار یەک بووە چوار ئیستە پیر بنیامین پیر داود پیر ڕەمزبار یا پیر ڕزقبار یا پیر موسا ئیستە ئەمانە مەوجود زێنگە وەکو بەشەر نیەن کە زاوزێ بکەن زاوزێ ناکەن ئەمانە هاتکن ژیان دروستکەن ئیستە ئەمانە ئەتوانن ژیان دروستکەن ئەمان ئەتوانن ژیان دروستکەن ئەمە یەک مەرحەلە بەرترە لەوەی کە ئەفلاتونێژیتی ئەمەی کورد هەم خوێندنەوەکە کاملترە و هەم بەرترە بۆ خاتری ئەوەی ژیان دروست بێت ئێشەی یاسا دروست بێت یاسا دروست بێت یاسا تۆ بە چی ئەزانی بە قەوانینە تەبیعی قەوانینە تەبیعی قانون جاذبە زندگی ممکنەکە ژیان ممکنەکە ئەم قەوانینە لە تەبیعەتە کە ئەم کاکەشان و هەسارە و چوزانم سەیارە و ئەمانە حفزەکە کە ئێمە شتێکی دەوەرانیمان هەست بەناوە حەیات ئەگەڕێت ئەمە لەسەر قانون وێسیاگە قانونە تەبیعەت ئەگەر ئەم قانونە دروست نەکا پیر بنیامین ژیان ممکن ناوێ گۆی زەمینی دروست ناوێ ئاسمانێ دروست ناوێ ئیستە خودە ئەم پیر بنیامینە کە تیکەی خوداست تەجەسومی پێیا کردگە ئەمە بۆ خاتری ئەوەی خلقەت بکە ئیستە ئەم قەوانینە کە دائەنێ لەبەر خاتری ئەوەی کە خۆی نەیشێوێت لەبەر خاتری ئەوەی کە خۆی نەیشێوێت و ژیان ممکن بوێ خۆی سەرسپوردە ئەکا بە پیر داود پیرە یاساس پیرە قانونە خۆی قانون ئەدا خۆی سەرسپوردە ئەکا بیاوبەسی تەکا ئەکا سەرسپوردەی ئەکا کە من ئەم یاسا خۆیشم نایشکێنم چون ژیان لەبێ دەچێت
ئالە وێسە شروع ئەکەن دوای سەرسەپۆردگیە یەک بە یەکتری تۆ ئەمە بعدەن کە ئێوە ناوە فەرقە داستانێکی تری پێتێت ئەمە چۆنیەتیە دەستپێکردنە ئاینە کوردان و جیهانە کوردیە پەس لەگرا خدا کە تیکەیەکی لە وجودە خۆی دروست کرد کە ئەوان بتوانن خلقەت بکەن و هەر خوداست ئەما خدا بە دەلیلە کاملی بێنەقسی قەدیمی ناتوانێت ئەو کارە بکات ئەو ئیمەجینەیشن و تەخەیل و کریتیڤیتیە بکات ئەم تیکانەی ئەیکەن یەکێک لەمانە پیرە ڕەمزبارە پیرە ڕەمزبار قوربانیەکە ئایستا ئێمە گشتمان ئەفامین قوربانی لەکوێتێ قوربانی کردن یعنی چی وە بۆچی پیر بنیامین پیر داود پیر ڕەمزبار و پیر موسا کە دەفتەردارە دەفتەری واوە دەسۆ سەبتەکە پەس ئەم جەهانە ئێشێ سەبتی بوێ ئێشێ یاسایی بوێ ئێشێ پیرە ڕەمزباری بوێ ڕەمزەکان کە بەردەوامی ژیان بوو گەڕانەوە بە سەرچاوی عەسڵی کە خوددا بێت بوونەوە بە خوددا دیسانەوە بەشێک لە خوددا ممکن کات گایەک دوای خلقەت گایەکی گەورە سەرەوەڕن پیرە ڕەمزبار سەریەوەڕێت بەشی ئەکات بە بەشە مساوی لە بینە پیر بنیامین پیر داو خۆی و پیر موسا گاکە ئەخۆن پەیامیشی ئەمەسە ئێمە یاری یەک برای یەک عشق یەکین کەواتە نەوع بەشەرێکی یەکتری خۆشگەرەگوێ نوکتەی دووەم ئێمە نیازگە لە زیندووبوونی یەکتری بە ڕەسمیەت ئەناسین بۆیە بەشە خواردنمان کە خواردنە بە ڕەسمیەت ئەناسین گامان بۆ قوربانی کردگە و بەشمان داگە و خواردنمانە پەیامە سێوەم ئێمە نەفرەت لەوەی ئەکەین کە بێزاری لە یەکتریمان بۆ دروست کات لە ئاحادە بەشە لەو چتانە لەوەی ئەکەین بۆی ئەم قوربانی ئەکەی بۆیە ئەیکەی خۆ قوربانی بۆ ئیژن کەسی دەوڵەت میلەت دروستەکەن خۆی کرد بە قوربانی میلەت لەبەرەوەی چه ئتفاقی بکەوێ ئوخوەت عشق خۆشەویستی لە بینی ئینسانەکانە بمێنێ لەبەر ئەوەی کە نیازەکانمان بۆ یەکتری حیفزکەین تۆ ئەڕۆی ئەمری شەهیدە ڕێگەی چتەکەری شەهیدە ڕێگەی نەملەتی نەخاکی نەئەخوەتی تۆ پڕی لە خیانەت لە نفاق لە درۆ لە تەوتە ئەوەی کە ئێمە لە ئێمەی دەرتێرێت ئێمە لە ئێمەی دەرتێرێت لە ئائینە کوردان لە تەمەدونە کوردان دەرتێرێت من نەچوومە سەری نەهاتمەوە سەرە دانتە نەهاتمەوە سەرە مەسیحیەت نەهاتمەوە سەرە خوێندنەوەکانی تر کە تۆ کۆمەڵگات بۆ ممکن ئەکا تەمامە داستانی شەمەسە کە ئینسان لەم ژیانە کە ئەیکا بە دەلیلە ئەوەی کە بەشێک لە خلقەتە خوداوەندەوە بەشێکی ئیلاهیاتی خودای وا پێ بە هەبوونە پەیوەندی تەکە یەکتری ئەم بەشانە ئەگەشێنەوە و ئەم جرەقەی ئیلاهیە و بسیسکەی ئیلاهیە و وەسڵەوێ هەر لە زەمانە حیاتەوە بە خودا ئەگەر وەتفاقە بکەوێ بۆیە تۆ ئەتوانی یەکسەرە وەسڵ بووی تۆ دەر هەمان حاڵێکە ژیانی وەسڵە بە جەهانیش بووی یانی بە خودایش بووی بۆیە تۆ ئەو وەختە خەلاقیەت پێیاکەی ئیمەجینەیشن پێیاکەی و چون ئینسانی هەم عشقت هەز هەم گوناح ئەتوانی بکەی ئەم ئتفاقە بۆ تۆ ئەکەوێ تەمامە داستانی شەمەسە کە ئەمە ئتفاقە لەم ئتفاق لەم ڕووداوە بکەوێت تا بەشەر لای یەکتری وێت
تا بەسەر چاوەکە وەسڵ بوێ. تەمامە ئەم داستانانە هەرە مەسە ڕەوەند حرەکەتە تاریخیش لە مێژووی هێگلیش هەرە ئەمەسە. کەواتە من ئەمەی کە بۆتانم باس کرد وەختی کاوران ئەمەی کە من وتم وا لە ناوە چیرۆکە ئەهل حەقیە. ئەمە چۆنیەتی تەمەدونە کوردانە، ئەمە دیانەت بە معنای عیبادەت نییە، چۆنیەتی دروستکردن ساختارە ئینسانیە و ئیجتیماعێکی ئینسانیە کە لە ڕەساڵەتە ژیانە ئەم دنیاییە. تەمامە تەلاشە خۆی ئەکا کە بە کەون بگەڕێتەوە، ببێتەوە بەشێک لە کەون. ئەمە زەباڵاوی مەباڵاوی دەویم زاهرەن. ئەمانە گشتی لیودووە لە دڵ ئائین کوردانەوە تێتە دەر. ما بەقێش هەرکام شتێکی لێ ئەگرن و چۆنێکی تر ئەیهۆن و پردی بۆ دائەنێن و اختتامی بۆ دائەنێن و ئەیکەندین و دەستگاهە تێئۆکراسی بۆ دائەنێن و پوڵ خواردن و ڕاماوکردن و فیکسکردنە خەڵکێ لە پشتە پڕێ مەناسک. تەمامە داستانە ئائین کوردان داستانە ئاخێزە، داستانە ئاخێزە. چون ئەم مەجموعە بەشەریە کە ئێستا تۆ دوای ئەمەی کە ئەم جەهانتە دروست کرد لە خود ئەم ئینسانانە کەسانێک بەناوە پیر هەڵبژێری و ئەمانە ئەتوانن هدایەتیان کەن کە ئەو مەسیرە بڕۆن و هەرزگای دانەیەکیان تێ وەختی مەسیر بەلاڕیا ئەچێ، یعنی ئاوێنەی وجود بەشە ئیلاهی بەشە ئینسانی ڕۆحی دەرونیە ئینسان ژەنگەگرێت لە یەک ئەتەرازێن بابوو لە فەرزەن کردن بێگانە کاوسەکەیبی کاوسەکەیبی ڕیژاونە کەرەم پەخشاونە هەیبی دەنگە داوای دا و حاوتەمە تەیبی دنیاونە و دەمدا و گەردوون شاباوت لەیبی مەجنون داشت بارام دڵارام شیرین زادەی فەرهاد و ویشبی زوڵەیخا و سەودا و یوسف خیشبی ئیسە کەفتەنی منەی ڕووزەگاورە لی فترە و ئاشوب مهنەت گوزارە. دقیقاً داستانە لەحزەیە ئاشوبە. لەحزەی ئاشوب چه لەحزەیەکە؟ لەحزەی ئاشوب ئەو لەحزە سەوا ئینسانەکان لێک ئەترازێن بە دەلیلە نفاق، بە دەلیلە تەفرقە و دووڕوویی، بە دەلیلە فەساد جزئێ بە کولێ ئەرجەحیەتەدن منتەقەیە ناوچەیە ئێڵێ عەشیرەیە خانشێ مەکتەبێ پیرێ وردەنانێ شتێک بەناوە دنیای گشتیان نییە. من بابەتە و فەحاشی گەلە فریانە کەوتم بڵاکی بکەم هەچی دەسم پێوە نییە باشت چە بلۆ کریا. دانتە لە کتاوە دۆزەخە لە سەفەر دۆزەخیا جەهەنەم لایە بەلایەس تەبەقە بە تەبەقەس 8 تەبەقەی هەست. لەسەرەوەی جەهەنەم بەرزەخە ئەوانەسە کە مەسیحیان نەدیگە یا ئیمانیان بە مەسیح نەهاورگە بەڵام ئینسانهایی گەورن لەناوە ئەمانە جولیۆ سێزاری واتیە، لەناوە ئەمانە سەلاحەدین ئەیوبی واتیە، ئبن سینای واتیە، ئەفلاتونی واتیە، ئەرستووی واتیە، فەلاسفەی گەورەی یۆنانی واتیە تێتە خوارە شۆڕەوێتەوە. تەبەقەی ئەوەڵ سک پەرست شەهوەت پەرست هەر کام عەزابێکیان هەست. ئاخرین عەزاب کە بەخشە ئاخر بە سوودهای فراوانە خیانەتە. خیانەت ئەو ئینسانەی وا مەجموعەیە ئینسانی بە خیانەت بە تەرجیحدان نیازهای خۆی کە بەرزی ئەکاتۆ لێکی ئەپاشێت لێکی ئەپاشێت بە تەوجیهکردنە قسەکانی. جا ئەم کوردەوە قەومی کریاگە
و ئەم سەرزەمینە کوردانە بە هەموو بەشێکیەوە تاک بە تاکە ئەم ئینسانانە ئەم تەنەفورە و ئەم عنسرە خیانەتە وان ناویانە ئاخرین عەزاب جەهەنەم و سەختترین عەزاب جەهەنەمتدان تێواتیە ناکوردی ترین ئینسانن لە مەنزەرە جیهانە کوردیوە چون ئامڵە شێوانە یارانن وەتەن یارانن بۆیە پەتەرنە تەمەدونە کوردی پەیبردن بە لەحزەیە ئینحرافە و هاتنە یەک نەفەر کە دیگەرانە تریش ماتەڵە هاتنینی پەیان بەم وەزعیەتە بردگە تا مەسیرە تاریخ بگەڕێنەوە سەر تاریخ ئەمە هێگەلیش ئێژێتی لە ئینسانهای دەورانساز ئێژێتی تاریخ ساز ئێژێتی کە ئینسانهای دەورانساز تاریخ ساز قەزاوەتە ئەخلاقی نایانگرێ قسەیە سەخیفە ئەخلاقی نایانگرێ خدا ئەو مەئموریەتەی پێداگن حتا لە منفعەتە بچووکە خۆیان کە دەستی پێ کردگە خدا مەئموریەتێکی گەورە و تاریخ مەئموریەتێکی گەورەی پێداگن مەئموریەتەکە کە تەواو ئەکەن ئەمرن ئەسکەندەر لە ئەو جەجەوانیە هندوستان کە ئەگرێ ئەمرێت جولیۆ سێزار ڕۆم لە شەڕ و لە یەکترازان نجات ئەدات تێرۆری یەکەن ناپلئۆن بۆناپارت فەڕەنسە بەستەدا و پێستە جەهان ئەگۆڕێت تەبعیدیەکەنە سەنت هێلن ئەمە هێگل ئێژێتی لە دەرسگفتارهای تاریخی فەلسەفە مفەسەڵ لەسەری قسە ئەکات لەبارەی ئازادی حرەکەتە ئازادی خدا و دەوڵەت ژێ شەهروەندان بە ڕعایەتە قانون بە ئازادی ئەگەن بەڵام ئەوانەی کە خدا مەئموری کردن دەوران سازن و لە حەزەیە تاریخ ئەگۆڕن هەم لە دەوڵەتەکان ئێژێتی هەم لە فەردەکان ئێژێتی ئێژێ خدا مەئموریەتی بە دەوڵەتێکدا گەورەی ئەکا هەر دەوڵەتێکە لە مەئموریەتە خدا نییە خدا فڕێ ئەداتە زوباڵەدانە تاریخ کاتە دەوڵەتە عێراق فڕە دڵیا زوباڵەدانە تاریخ دەوڵەتە تورکیە زوباڵەدانە تاریخ یا ئێوە زوباڵەدانە تاریخ ئەگەر ئەوەی گەورەس و گەورە ئەمێنێتۆ تبق نەزەریە هێگەل ئیرادەی خوداست بۆیە ئەو ئینسانە کە هێگەل پێناسەیەکا وەختێ تێت ئینسانهای مەعمولی ناتوانن دەرکیکەن ئینسانهای مەعمولی ڕەفتارەکەی ناناسن ئینسانهای مەعمولی پێیان وایە ئەو خوشبەختە لە کاتێکا ئەو بە هیچ کام لە پێوانەکانە ئەوان خوشبەخت نییە ئەو غایەتی خەریکە ئەیواتە بەرەوە و تەمامە کارێکە ئەیکا و تەمامە ڕەنجێکە ئەیدا کە ئەوە غایەتە و ئەو مەعمولیەتە تەواوکە لە دیسانەوە تۆ بێرە ناوە ئائینە کوردان بەهلول زاوتێون زاوتە یەکداونە ئامیان ماچان بالول دێواونە دێوانە کێ دیوەی تۆردانابوو مرکب نەمەیدان گەردون ڕانابوو هەگەل فیلسوفە هەگەل جادوگەر نییەها هەگەل کۆڵەکەیە فەلسەفەیە ئیدەئالیەکێک لە ستونەکانە فەلسەفەی دنیاست هەگەل جادوگەر نییەها و هەگەل بەحسێکی یەکجار مفەسەل لەبارە ئازادی ئەکا هەر پێکەنینی تێ بە ئازادیە لیبرالیستی ئەنگلە ساکسۆنی بەناوە ئازادیە منفیشی ئەباحەگەریە فەسادە ئەوەی ڕەوەندە مێژوو ئەگۆڕێت هیچ ئینسانێکی معمولی هیچ قزاوەتێک ناتوانێت دەربارەی بکە نە ئەخلاقی نە شەخسی نە لە ڕێەوەی چاوە کەرەمی پێوە بوێت چاوە لوتف و سەفا و دەمە ماچی پێوە بوێت ئەمەنە قسەی من نییە قسەی هێگەلە ئەمە بە ئێوە وت هەگەل وا لە ئەگرا قەرنە نۆزدەهەم ئائینە کوردان وا لە 4-5 ساڵە پێشە ئائینە کوردانیش مەسیرە حەرەکەتە
وەگەشانەوەی ئینسان و ئینسانە سەروەرە کوردی دائنێ ئەو ئەزانێ هەرزگاهێ ئاشۆ دەست پێەکە تۆ تەمام ئەم تەرتیباتە بوو ئەوە ئەەکەی ڕێگەت دانیاگە چۆن خۆت بتوانی ئابدەیت کەیت و خۆت بێڵی تۆ وەختی ئەو ئینسانە کە گەردوون ئەیهێنێرێت لە دڵ زامەکانی بێتە دەرۆ ئەو مەسیرە تاریخ ئەگۆڕێت و ئەیگۆڕێت دەی تۆ ئیسە بڕۆ کاورای کاو لە زەد و بەندکەرە فاسد بۆ $1,000,000 بڕۆ بووە ماشینە ئەمزا دەی چی بکەیتر بەو بەختی و دەس و پێسواوی و لەمە کەرتر ناویت و دەیشن نانیش بخۆیت و بەخوا فرە کەریت و عەزیز تۆ بەر بە من ناگری سعدی ئێژێ کاورایە هەتی و باز بوو ڕۆژێ گەرەکی و بمدێەوە کوڕەکەی وتی ڕۆڵە هەرچی من کردم تۆ بڕۆ بدە وتی خولاسە هەرەنچە پەدەر بە ساولی بکرد پسەر بە ڕووزی بدات خولاسە هەرەنچێ کە ئێمە ئێشێ وەساڵی بکەین ئێوە ئەڕۆن وەسانەیەک ئەیدەن دانیشن ئەوەنە خۆتان مەکەنە ئەنتەرە دنیا باوە بەگیانتان ئەم فاسڵەیە مێعدە تا مەعقەدە کە پڕی ئەکەن و ئەیڕژێن تا گەڵ گونتان فاصڵی یەک وجێز تەواو خۆتان تەرخان مەکەن بمە شەهوەت داتان نەگری نەوانە حەدیا نەوانە قەوارەیە نەوانە ئەندازەیە بەسە ئیتر ئەوەنە خۆتان مەکەنە ئەنتەر و مەنتەرە خەڵکی بەسە خجاڵەت بکێشن ئەوە من $1,000,000 دەفع ئێوەی فاسدە بێکەرامەتم نیاسەر جێگەی خۆتان بابە تۆ چۆن ئەتوانی تەکە خۆتە سەخیفە ئەوەنە سەخیفی کنار بێی وە زندگی بکەی چۆن ئەتوانی تو خوا تو چ چێژی لە خۆت ئەوەی چ لەزەتی لە خۆت ئەوەی وا بەردەوامیەکەی چ حەزی وە خۆتەکەی چون خۆ دەزانی فرەکەری ئەو جێگانە کە ڕووی فکرەکەی فرە موهیمە ئەم حەزەسە بەردەوامت ئەکا ئەمەسە ئێوەمانان بە پێناسیە هەر چەشنە فەلسەفەیەک پەستەرین ڕەزڵترین نەوعە ئینسانن کە جێگەتەن وا لە قەعرە جەهەنەما ئەم قسە ئەلاهیاتی نەبووە حاڵیت نەبوو تەمەدونی بوو پەلسە ئینسان گرتنە تەعاونی هاتوش لە حیزبازیە گەرەکتە تەعاونی توی سەفێر و گێژی دەوڵەت تەعاونیە گرێ ڕۆی حیزبازیەکەی ئەمانە گشتی یەکێکن مەسیر گشتی ئەمانە یەکێکە کەواتە میدوارم یاران دیسانەوە لەم بەشە متوەجه بوون بوو ئەمانە عاقب تو کە ئەنواری بە کابرا ئەزانی کابرا عاقبەتی چییە بە ساز و بەرگی ئەزانی شەڕ ئەواتۆ یا شەڕ ناواتۆ ماڵ شەڕە یا شەڕ نییە تۆ یه خانشێکی ابتدایی ئیشی لەمانە لە موقعیەتە ئەمانە بکەی من متوەجهتان کە منزورم چییە ئەمە مثالێ متوەجهتان کەم هەمایۆن کاتوزیان ئەژێ دەوڵەت لە ئەوروپا ئەشراف دروستی ئەکا ئەشراف نۆبلیتی ئەلیت لە ئەوروپا دەوڵەت دروست ئەکا بەڵام لە ئێران دەوڵەت ئۆلیگارش دروست ئەکا تۆ لە ئێران لە ڕێگەی دەوڵەت و بە پوڵ ئەگەی بەڵام لە ئەوروپا لە ڕێگەی پوڵەوە بە دەوڵەت ئەگەی یعنی ئەشرافیەت بە دەسەڵاتە سیاسی دروزەکە بەڵام لە ئێران قدرەتە سیاسیە مەحز پوڵ دروزەکە دەر نەتیجە دەوڵەتە دەر نەتیجە ڕانتە کەسی هیچ گوویەک نییە نزیکی بە دەوڵەت پوڵی پێدا
ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ئەمە سەکێژم سەرەتای داستانەکە ئەگەر نەیفەهمی ئەمەسە یاوەتە متحدەی ئەمریکا ئیمپراتوریەکە جەمعیەتی هەست خاکی هەست منابعی هەست زۆری هەست ئەرتەشی هەست ئیمپراتوریە ئەم ئیمپراتوریە هەر ئەمانەی کە هەسی بە تەنهایی هەوێنی یەک چتە زۆر جێگە ئەمنیەت زۆر جێگە ئەمنیەت ئەمە ئیمپراتوریە ئیستا ئەم ئەمریکا ئیشی جەهانی بخولقێنێ کەسانێک کە ئەمە پێناساکەن ئەمە زۆری هەست ئەمە ئەمنیەتی هەست بدە و بدەوتێ خۆ ئەرکێنە ئەمریکا ئێژن بێسە با جەهانە ئەمریکایەکە دروستکەن ئەمریکا زنە ئەمریکا گەورەست ئەمریکا مهمە پەردەی ئەوەڵ ئابووریە جەهان دروستەکەن لەبەرەوە فدرال ریزێرڤ دروستەکەن دۆلارە ئەمریکاکەن دۆلارە جەهانی پەردەی دووەم ئەنستیتۆ دروستەکەن ئابووری جەهانی معنا پێیاکە بانکە مەرکەزیەکان سندوقە بەینەلمللی پۆ بانکە جەهانی پەردەی سێوەم نەهادگەلێک کە ئەم بازیە قانونی بکات تەوەهومەکە قانونی بکات سازمانە ملەلە متحد دەوڵەت ملت پەردەی چوارۆم نەهادێک کە ئەمانە مەشروع قانونی و حەقیقی بکە ئاموزش و پەروەرش ناو دەوڵەتەکان ڕەسانە و میدیا زانکۆ و دانشگا نظامە علمیە جەهان پس ئیاڵاتە متحدەی ئەمریکا زۆر بوو ئیستا یەک ئیدلەن دنیا بوون زرنگ بوون کاسب بوون پولیان گەرەک و قدرەتیان گەرەک و سروەتیان گەرەک و هاتن لە پشت زۆرە ئیاڵاتە متحدەی ئەمریکا یاڵا لایە سیستەم هێندانیە تەوەهمیان دروست کرد و ئەمیانە بە عینوان واقعیەت فرۆشتەوە لەناو کوردیشە مەشیە واوەیە توردانەیە گەورە زۆردار قدرەتمەندەوێنی زۆری هەست ئیستا ئەمەوە دەردەخوا ئێمە مەسەڵ کاورا مثالە دەم کاورا دەست بڕە وەکو ئەم بانکدارانی ئەمریکا حیلەگەرە تاجر گەورەیەکە خەون و خیاڵی هەست دنیا بگرێ دنیا حەپەلوشکە بەڵام وەتەنیایی ناتوانێ ئەمە حیفزکاوە کارە گەورەتری پێ بکە زۆر یەکێتری گەرەکە ئەم زۆرە لەگرا مەوجودە ئیستا ئەو ئیشی بێتە ئەگرا نظامە ماڵی دابنێت بانکی لێ دابنێت بڕوا دنیا ڕاوڕوودکە بێژی وە ئەمریکا بێژی ئەمریکا لەگە بێسێرا ئەمریکا بێژێ ئەو لایە لە ئافریقا چەپاوڵکە لایە لە جەهان چەپاوڵکە تەواو جەهان چەپاوڵکە ئەم لەگرا بێژی گوزیایی نەخۆی بۆ مەتۆمت لێ دەما ڕوودانی نەکەی ڕازەکە قانونێشی لە قانون پەیڕەویکەی دنیا هەرواسە لەناو کوردوانیە لەناو کورد ئێژن کەسێ زۆری بوو مەسەڵە من زۆرم بوو من ئیشی ئیستا خۆم دانیشم مؤسسات دروستکە نظامە ماڵی دروستکە تەسبیتی بکەم مەشروعیەتی پێ بەم واقعیەتەکە بخورقێنم تۆ باڕەباڕ لە دوور و بی من مؤسسەیەکی دەکەی بە مەدەست تۆ نەزەریفە سەڵامەتە بووی لەسەریدانی تازە شروع بکەیتە دزیکردن بە شێوەی قانونی لە ئەمن و ئەمانە چون تۆ قەرارە لەزەت بووی تۆ جێپەی مۆرگان نییەی گرەکتە دنیا ڕاوڕوودکەی بیژی پوڵ سەرمایەی ماڵی بریتانیا و ئۆلیگارشەکانی بریتانیا نییە لە بریتانیا کۆچکەی بیدێتە ئەیجنسیە بەناوە جێپەی مۆرگان و بانکەکانی تر بین فدرال ڕزرڤ دروستکە بژنەمە چ قەشەنگێکە وا لە وەسەتە ئۆقیانوسە گەورەست کەس دەستی پێ ناگات ئەرتەشی خاسێکی هەست خەڵکە دڕێکی هەست خەڵکە پیاوکوژە شەڵکەرێکی هەست بین حەولە مەحوەرە بازیە کە دروستیەکەین جەهانێک لە تەوەهوم بخولقێنین و بیخینە دنیای واقعیەت پس تۆ ئەوێنی لە ناو سەرزەمین هێمە چتیوانە بڕۆین حیزبی دابنین حیزبەکە بڕوا پوڵێ بێری پوڵەکە بێری بیداوە فاسۆلیا من بیخۆم بڕۆمە مستەراو یان خۆت بچوو پێی کارت و ماڵام قسانە نییەی تۆ ڕەوەندەکە سەر و قم خەریکی ئەڕۆی بۆی ئەمە وەزەقمدە بۆیە گشتی نەهادهای ئەمنیەتی تۆ دروسەکە تۆ چوار نەفەر وەیەکۆ ئەلکیۆ یەکۆ ئەڕوا سنووقی دۆلار تێری
یا الله بیدەرەقی یەکتوی تۆ لەگران ناوێنی کەسێ بزانن مەسال تا حاڵیتان بێ کەسێ گوندەلاتێکە بزەنێکە کەس چاری ناکە ئیستا کاورای گیرفان بڕ کاورای دز کاورای دختەرباز کاورای کڵاوبەردار چون ئەمانە دائیمەن ژیانیان وا لە خەتەرا دانەیەک ئەدۆزنەوە کەس چاری ناکە ئەڕۆنە دەوروبەری کاورای گیرفان بڕ ئەوێت و کاورای ماشین بڕ کاورای دزوا ماڵی ئەوڕی ئیستا ئەڕوا سڕافی ئەوڕێ کاورای ژنباز ئیستا ئەڕوا ژنە ڕێجوو لەداتە تۆڕ چون دانەیە زۆردان وێسیاکە هەر کەسێ قسە بکام و مشت ئاتۆم لە سەرێژە خەفە بووە دەستی خۆشوێ ئەو ماشینتە لەکوێ دزی تو ئەوێنی کەسێ هیچ هەوینێکی پێ نییە لەم سەرزەمینیەمە گشتی بەتاڵە مەعاشخۆرە کە زۆڵ دەست و پێسووا و خوێڕی نەیگەرەکە تەکان بخوا فکریشەکە چون فرە زۆر و ئیتر خوا دروستی کردبوو لە خۆی منافقتر خائنتر وارە قەعرە جەهەنەما طبقە تەمەدن کوردان بۆی کوردی پێوە نەماگە نە دەسەڵاتە ناسێ نە دەسەڵاتێکە وەزانێ کێشەمان نییە بەڕاستی هەموو شتێک وا لە دەستیە و گەلە جوانەمان و بڕیار وا لە دەست گەل کورە تو بڕیارت وا لە دەست هەمسارت وا لە دەست ناوگەڵتا بڕیارە وا لەکوێ کاول تو پیاگەتیان نەماگە تو پیاگە نییە کە احتیاجی بەم کالای زۆر و قدرەتە بوێ گەرەکی بوێ گەرەکی بوێ تو پولە گەرەکە پول پولیش ناتوانی و قارەمانی و دەسی بێری و چاپلوسی و درۆزنی و نۆکەری و دەسی تێری دروست ئەکەن تو خود ناتوانی دنیا ڕاماڵی حەولە یەک محور یەک قدرت زلکەی زلیکەی و حیات و مەماتە تۆ دوانی بە یەکتریەوە وەسڵێ ئەوە ئیالاتە متحدەی ئەمریکاس بڕۆن سەیری کەن سەوادتان نییە تەحلیل ناتوانن بکەن دەی تۆ هیچ کامت وا دروست نەوگە بعد مشتی درۆزن و چۆکاوخۆر و فاسد و ئەوەنە جەرگی تیانیە بەوە تۆ کەی جەرگە واتیە تۆ لەبەی ئەکەی گیانە وەختە دەربێت چون بێسەوادی بێعەقڵی بێئاگاهیت گەورەترین داراییە ئینسان سامانە ئینسان و جەهان کانچزنسە کانچزنس یعنی ئاگاهی جێ چاودە گێڕم دیار نییە کەس فرێز فرمێسکم تێد بۆت بە هەوەس ئای پەنای دیوارە و هەتی و مەکە دایکم دیارە و چەتی و مەکە کوڕێ لە پڕێکا دەستی بەرگە مەمکی کەنیشکێکی گرتگە کەنیشکە هاوارە کایژی بەرمدە ئەگەر بمگرن ئێژم خەڵەتاندمی کانچزنس کەنیشکە شلە دڵیشی وا پێوە تۆ وەختێ کانچزنسە کەسێ دەستکاری بکەی تەمامە سروەتی ئەوەی سروەتە و کەنیشکە چی بوو نەرمیە مەمکی بوو دلیل تەوجیهێکی بۆ ئەدەی کە هەم بیدا و هەم نەیدا و هەم بیدا و هەم نەیدا ئەمەی کە پێئێژی سیستەمە ئەمریکا کە پێئێژی دروستکردنە واقعیەت لەبەرەوەی کانچزنس تۆ فەرمان بە تۆ بدا کە تۆ وزە بە ئەمە بدەی ئاگاهان توێژی خەڵەتیام یعنی چی؟ یعنی ئاگاهی پەردەی ئاگاهیم پەردە کێشیا سەری خەڵەتیام خەڵەفیام یعنی ئەگەر ئاگاهیم بوایە وام لێ نەهات دەی بۆ ئاگاهی هەبوون ئیشی نورت بوێ تا بوێنی هەندیەکان داستانێکیان دەژن کاورایەک بۆ خاتریەوەی بزانی ئازادی چییە بەچی ئازادەوی ژن کاورایەک گەرەکی و بڕواتە ناوە و ژوورێکی تاریک شتێک بێرێتە دەرەوە زۆر پێویستی بە شتەکە بوو فرە گەرەکی بوو قاچی خستە ژوور و ژوورەکە تاریک بوو شتێکی لە بۆشەی ژوورەکە دی پێیوا بوو ماڵی کوبراس حەفیە ترسیا خەوف دایگرت تەواوە لەشی کرد هاتە دەرەوە بەڵام دی کەرەستەکەی گەرەکە ناتوانێ بڕوا تۆزێکی تر وێسیا تا تۆزی هەوا ڕۆشن بێتەوە هەوا تۆزێتر ڕۆشن بۆ دەرەکەی وا کرد دووبارە ڕووە ڕوویە ژوورەوە
دیسان تاریک بوو بە باشینەی دی دیسان ترسە مارەکە خەوفەکە تەمامی گیانی داگرت هاتە دەرەوە. بارە سێوەم وێسیا تا تەمام ڕووناکی هات دەرەکەی وا کرد چووە ژوور و سەیری کرد مار نییە شتێکە لەوێ کەوتبێ بەڕاحەتی بە جۆلانێکە لە ناوی ژوورەکە تای چوشتەکەی هەڵگا هاتە دەرەوە. نەتیجە ئەگرێ خەوفەکان و ترسەکانە ئێمە لە تاریکیەکان و نادانیەکان تێت بەسەر کەنچەسنەسە ئێمە. ئەگەر ئێمە نورمان فرەبوێ ئەزانین ئەوە مار نییە، ئەوە شتێکی ترە لەوێ کەوتگە بووی بە قارەمانێتی ئەڕۆینە ڕووبەڕووی. ئەم دیبەیتانە وا من ساڵها بۆ ئێوە کردم، وا وەختی وتم بڕۆن دەمکەن وەکو ئینسانە گەورە قسە بکەن، وەکو ئینسانە سەروەرە کوردی قسە بکەن، تاڵکێشە تەمامە تاریکیەکانم کرد، وەلی تۆ چون هیچ وەختێ تەعقیبە نەکرد نەتگەرەک و ئینسانە گەورەوی لە خەوف و تاریکیانەوی. تاسۆحا من ئیتمینانە پێ بەم تۆ قورسی بڕۆ تۆ 2000 خەوف داتەگرێ لەبەرەوەی تاریکی. ئاها من خەوفدام ناگرێ، ئاها من باکم بە فەڵەک نییە، ئاها من هیچێ برم پێ ناگرێ. ئەمیشە بووە مادەرای حیزب دموکرات و کنگرهی ئازادە ئێرانیان و جەماعەتێ مردمە مەجبوریە تا بوونە دەندان فاسد. جا بێسن یەواش یەواش بکەنن بە ئەوزاع ئەمانە. بابە لێ جێگەی کۆڵبە لە کەرێتی بەسە، خوا دروستی کردە، چه ئسرارێکت هەست ئەوە نەکەر خۆت بنوێنی؟ چه ئسرارێکت هەست؟ لا ئێوە خۆش